بەگریان و بە توندی باوەش بە یەکداکردن کە بۆ نزیکەی 5 خولەکی خایاند بەدەیان خێزانی کۆچبەر ڕۆژی شەممە کۆتاییان بە گردبوونەوەکەیان لەسەر سنووری نێوان مەکسیک و ئەمریکا هێنا ئەوەی لەلایەن هێزی ئاسایشی ئەمریکاوە پاسەوانی دەکرا بە یەکشاد بوونەوەی خۆشەویستان لەلایەن گروپە مرۆییەکانەوە ڕێکخرا ئەوانەی پشتگیری لە کۆچبەران دەکەن هەروەها پێکەوە لەگەڵ دەسەڵاتدارانی مەکسیک و ئەمریکا. ئەو دۆخە زۆر سەختە لەبەر ئەوەی ئێمە نازانین ئەوان لەوێ چه ئازارێک دەنۆشن ئایا خواردنیان هەیە یان نە ئێمە بەڕاستی نازانین ئەوان تەنها بە تەلەفۆن قسەمان لەگەڵ دەکەن پێمان دەڵێن کە باشن بەڵام تەنها هەر خۆیان لەوێ بە حاڵی خۆیان دەزانن. ئەو بۆنەیە وچانێکی بەخشیە ئەو گرژیە دەرونیە ئەوەی کە بە چەند ڕۆژێک بەر لە هەڵگرتنی بربەستەکانی سەر مافی پەنابەرانی پەیوەست بە پەتای کۆرۆنا ڕوویدا کە پێشبینی دەکرێت هانی شەپۆلێکی گەورەی کۆچبەران بۆ سەر سنوور بدات. نزیکەی 150 خێزانی کۆچبەری مەکسیکی لە بەیانیدا دەستیان کرد بە پەڕینەوە لە ڕووبارەکە بۆ ئەوەی چاویان بە خۆشەویستەکانیان بکەوێت ئەوانەی بۆ ساڵانیەکە نەیان بینیون. وەک دەبینیت بەهۆی ئەو هەستەی لە ناخدایە ناتوانیت زۆر شت بڵیت ئێمە یەکتریمان لە باوەش گرت و گریاین ئەوەش ئاسوودە بەخش بوو. ئەم دەستپێشخەریەی لە ساڵی 2016دا دروست کرا ڕێگە بەو خێزانانە دەدات کە بەهۆی سیاسەتەکانی کۆچبەری جیاکردنەوە بۆ چەندان خولەک دوای چەندان ساڵ لە جیابوونەوە بە یەک شاد ببنەوە. هەرگیز سنوورێکی بەم جۆرە بە سەربازکراومان وەنگێستا نەبووە. ئەگەر بتوانین وێنەیەکی سنوورەکە بگرین ئەم ڕووبارە هەیە و لەو دیوی ئەمریکادا ناوچەیەکی بە سەربازکراو دەبینین هەروەها پەرژین و دیوار و سەربازان و چەکبەری دەکەین. هاوکات لە دیوەکەی تریش خێزانێکی پەنابەر کۆچبەران هەن جا ئەمە وێنەی سنوورەکەیە. بە گوێرەی ئەو ڕێسایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مانگی سێی ساڵی 2020ەوە پرۆسەی گواستنەوەی 2.8 ملیۆن کۆچبەری ئەنجام داوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.